لەسەر ڕەوشی ئەمنی و سیاسی عێراق دەبێت. ڕەوشی ئەمنی شەوانەی گوێبیستیەوە دەبین کە هەندێک لەو هێزانی کە ناوی خۆیان بە ناوی جیاوازەوە ناو دەبن، مقاومی عێراق، هێزی بەرگری عێراق، ناوی جیاواز هێرش دەکەنە سەر هێزەکانی ئەمریکا لە عێراق، بنکەکانی هێزەکانی ئەمریکا لە عێراق. ئەمریکا ناوبەناو بەرپەرزانوویەکی کەمی هەیە تا ئێستاوەی کاس پێ دەکرێت. شەوی ڕابردوش لە هێرشێکیدا بۆ سەر ناوەندێکی هێزەکانی حەشتی شابی لە نزیک کەرکووک 5 چەکداری ئەو هێزانە کوژران. ئەمریکا تا ئێستا وەڵامێکی خێرای نییە و لێدوانەکانیش هەر بۆ ئاراستەیەن کە لە ئەمریکاوە دێن، دەڵێن ئەوان نایانوێ بسنە هیچ شەڕێکەوە لەگەڵ هیچ هێزێکدا، بەڵام کە زیانیان پێدەگا ئەمانەتە ناو وەڵامێکی و هێرشانەی کە دەکرێتە سەریان. ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عادل باخەوان، بەڕێزیان چاودێر و توێژەری سیاسی نەسەراسی جیهان و ئاسی نێودۆڵەتی. زۆر بەڕێز دکتۆر عادل، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. ئەگەر بکرێ پێمان بڵێ بە خوێندنەوەی تۆ ئەم هێرشانە لێرەدا دەوەستێتەوە ئاوا ئەم هێزانە هێرشێک بکەنە سەر بنکەکانی ئەمریکا و ئەمریکا وەڵامێکی هێواش و مامناوەند و سەرەتاییە بێ، بەم شێوەیە پێ دوایە بەردەوام دەبێ سەردەنێتەوە؟ پێم وایە بە جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتنێکی نافەرمی هەیە لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئیدارەی جۆ بایدنە بەوەی کە بە هەردووکیانەوە ڕێگە نەدەن بەرەی جەنگ لە نێوان فەڵەستین و ئیسرائیلەکانە لەوە زیاتر فراوان بێت، چونکە هەردووکیان لە بەرژەوەندیانایە کە نەگەنە حاڵەتی ئیسکەلاد و تەسعید و فراوانکردنی جەنگەکە. ئێران لە ئێستاە وەکو خۆت ئاگاداری لوبنانە با بەڕێوە، سووریا با بەڕێوە، یەمەنە با بەڕێوە، عێراقە با بەڕێوە و هیچ بەرژەوەندێکی نییە بڕاتە ناو جەنگێکەوە لەم وڵاتانە بەرەکە فراوان بکرێت لە پێناوی حەماسێکی سونیە کە ئەم هەموو دەستکەوتانەی لەدەست دەربچێ. ئەوە لەلایەک لە لایەکی تریشەوە ئیدارەی جۆ بایدن ساڵی داهاتوو مانگی نۆڤەمبەر ئەڕاتە هەڵبژاردننی سەرۆکایەتیەوە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندیان نییە کە بە ئەمریکەکان بڵێ ئەوە جەنگێکی گەورەی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەستی پێکردو، چونکە خۆت ئاگاداری بەرامبەرە هەرە بەهێزەکەی جۆ بایدن کە دۆناڵد ترامپە شوناسێکی بۆ جۆ بایدن دروست کردووە کە شوناسی پیاوی جەنگە، پیاوی شەڕە. لە 2023 لە 2001 پشتیوانی جەنگی ئەفغانستانی کرد، لە 2023 پشتیوانی جەنگی عراقی کردووە و ئێستا پشتیوانی جەنگی ئۆکرانیا ئەکا لە دژی رووسیا. بۆیە ئەوێت ئەم شوناسە لە خۆی دوور بخاتەوە کە ئەو پیاوی جەنگ نییە بەڵکو پیاوی ئاشتیە. واتە دکتۆر تۆش هاوڕای لەوەی کە دووکەڵی شەڕەکە لە غەزێ و دووکەڵەکەی لە عێراقا، ئەنی پێ دوایە ئەمە جۆرێکە لەوەی شەڕەکە ئێران بە عێراقی دەکا باوا بڵین؟ نە ئێران شەڕەکە بە عێراقەکان، نە عێراقش ئامادەیە بڕاتنە ئەو شەڕەوە، چونکە هیچ شتێک بتێونەتەوێ ئێستا ئەو حکوومەتەی کە هەتا حکوومەتی میلیشیاکانە لە عێراقا و خۆتەزانی کاتێک سەدر کشایەوە لە پرۆسەی سیاسی حکوومەتی ئیتارە، ئیتاریش کێ هەژمون و هەیمەنەی بەسەریا هەیە ڕێکخراوەکانی حەشتی شەعبیە بە پلەی ئیمتیاز، بە پلەی یەکەم. وەکەن ئێستا و هێرشانە لابەلا ئەکەنە سەر بارگەکانی ئەمریکا یا باڵێن قاعیدەی عەسکەری ئەمریکی لە عێراقا، چ لە کوردستان چ لە ئەنبار، ئەو میلیشیاکانی حەشتی شەعبین. بەڵام ئەم هێرشانەی کە ئەیکەن ئەوەندەی ڕەمزین، ئەوەندەی بۆ سەرمایە گوزاری ڕەمزیە، نیو ئەوەندە هێرشی ڕاستەقینە نیە. با من پرسیار تۆ بکەم، ئەمە 200,000 ئەندامی حەشتی شەعبیمان هەیە کە خاوەنی دەبابن، کە خاوەنی فڕۆکن، کە خاوەنی درۆنن، کە تازەترین و مۆدێرنترین چەکی دنیایان لەبەردەسایە. چی ڕێگایان لێگرێت بەپێ هەموو ئەو داتانەی فەرمی و نافەرمی لە بەردەستمانایە لە هەموو عێراقا 2500 جوندی ئەمریکی لێ. چی ڕێگایان لێگرێت با بۆ نمونە ئێستا هێرشی سەرزەمینی بکەنە سەر قاعیدەی عینی ئەسەد خۆ لە ناو عێراقایە، بۆ نایکەن، بۆ ناڕۆن قاعیدەکە بگرن،
بۆ شەڕێکی سەرتاسەری ناکەن لە دژی ئەمریکا بۆ پەلەماری بۆ نمونە سەفارەت نادەن وەکو لە 2021 و 2022 کردیان بە تایبەتی دوای کوشتنی قاسم سولەیمانی بۆ نایدن چونکە بە مطلقی ئەوان ئیرادەی ئەویان نییە خواستی ئەویان نییە کە جەنگەکە لەگەڵ ئەمریکا بکەن بەڵام ئەو درۆنانەی کە ئەینێرن یاخودە و موشەکانەی کە ئەینێرن ئەگەر بێت و لە ئێستاە لەسەر ئاستی ڕەمزی و سمبۆلیک ئەم جۆرە کارانە نەکەن هەموو مستاقەتی خۆیان لە بەرامبەر ئەو شتا لە دەسەدەن کە پێوترێ بەرەی مقاومەت واتە ڕێکەوتنێک هەیە لە پەراوێزا لێ مەدەی لە پەراوێزا لێتە دەمەوە کەواتە دکتۆر ینی مەترسیەک لەسەر زیاتر لە مەتێکچوونی ڕەوشی ئەمنی عێراق نییە ئەزانی چۆن تا ئێستا نییە دەزانی جەنگ هەمیشە بەچی دروستە بێ خۆ ژەنگ زۆر جار بڕیار نییە کە لە نێوان دوو لایەنە دروستە بێ بۆ کاتێک جەنگی ناوخۆ لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە دروست بوو لە 90ەکانە خۆ بڕیارێکی سیاسی پێشینە نەبوو لەوەرەی ئەم جەنگە دوو یا ئێستا کە جەنگ لە نێوان سوودانەکانە دروست بووە وانە لە نێوان دوو ژەنەراڵەکە کە پێشتر مخەتەتی بۆدانرا و بەرنامەی بۆدانرا و ستراتیژی جەنگ نەبووە جاری وهەیە تۆ جەنگ ڕاتەکێشە کۆمەڵێک ڕوودا و هەن سیلسیلەیە زنجیرەیەک ڕووداوەیە تۆ ئەبا بەرەو شەڕەکەیان ناتوە بۆ نمونە کاتێک تۆ دراسەی جەنگی چۆنەتی دروستبوونی جەنگی یەکەمی جیهانی و جەنگی دووەمی جیهانی ئەەکەیت پێشتر بڕیارێک نەبووە ستراتیژێک نەبووە لەبەر کۆمەڵێک ڕوودا و هەبوون یەک بە یەکیان ڕاکێشاوە لە کۆتاییە جەنگێکی زۆر گەورە دروست بووە ئەم گریمانەیە نابێت یعنی لە بیری بکەین و بڵێن بە مطلقی نەخێر عێراق ناڕاتە ناو جەنگێکی گەورەوە ئەم گریمانەیە لێرەیەکە بۆ نمونە لە یەکێک لە ئەو هێرشانەی کە حەشی شعبی ئەیکات 15 ئەمریکی بکوژرێت بە دڵنیاییەوە کاردانەوەی ئەمریکیەکان گۆڕانکاری زۆر گەورەی بەسەرادێ ئەمە یەکێکە لەوانە نابێت بەڵام ئەوەی کە ئێستا تێبینی ئەەکەین هەموو ڕووداوەکان هەیە لە ناو پەراوێزەکانەوەتە لە پەراوێزا لێم بدە لە پەراوێزا لێتەدەم ئەگەر هەردوو لا سەرکەوتوو بن لە کۆنتترۆلکردن و مانەوەی ئەم جەنگە لە پەراوێزا بەڵێ ئەکرێ فراوان نەبێت باشە دکتۆر بۆ چوونت لەسەر جەنگی غەزە ئیسرائیل پێ دوایە ینی بەم زیکانە ئەو ئاگربەستانی کە ناو بەناو دەکرێت بۆ ئاڵگۆڕی دیلەکان ینی ئەم ئاگربەستانە بێتە ئاگربەستێکی درێژخایەن لە ڕێگەی هێزە نێودوڵەتیەکانەوە ینی جەنگەکە کب بکەنەوە بەم زیکانە ئەگەری ڕاوەستاندنی جەنگەکە هەیە سیرکە لە میدیای کوردیا هەڵەیەک هەیە لە تەوسیفکردن هەموو میدیای کوردی لە باسکردن و وەسفکردنی ئەوەی کە ئێستا لە غەزە ڕوەداوەکو ئەوەی ئێمە لە زمانی کوردیا وشەیەکی ترمان نەبێ بۆ تەرجەمەکردنی کەلیمەی ترێڤ بە فەڕەنسی پێوترێت ترێڤ بە عەرەبی پێوترێ هودنە و هودنە جیایە و سێسێلۆفۆ ئاگربەستە وەقفی ئیطلاقی نار جیایە ئەوەی کە لە غەزە ڕوویداوە بە هیچ شێوەیەک ئاگربەست نەبووە بەڵکو هودنەیەک بوو ئەم دوو مستەلەحەت بۆچی ئاوا ڕوونیەکەمەوە بۆ جەنابتان چونکە ململانەیەکی گەورە ئێستا هەیە لە نێوان ئیسرائیل لەلایەک و کۆمەلگای نێودەوڵەتی لەلایەکی ترەوە کۆمەلگای نێودەوڵەتی بە ئەمریکاش کە ئێستا هاتووەتە سەرخەت ئەیانەوێ هودنەکە کۆتایی پێبێ و بپەڕینەوە بۆ ئاگربەست بۆ وەقفی ئیطلاقی نار بەڵام ئیسرائیل بە مطلقی ئەمەی لە سەرەتایە ڕەت کردوێتەوە ئێستا ڕەت یەکاتەوە و لە داهاتووشان نایەوێت ئێمە بگەینە ئاگربەست ئەوەی کە ئیسرائیل تەنها ئەیەوێ هودنەیە هودنە بریتێ لە چی بریتێ لە پشوویەک بریتێ لە هەناسەدانێک بۆی لە ماوەی ئەو هەناسەدان و پشوەیە کە ئاگربەست نییە جایە لە ئاگربەست دیلەکان گۆڕانکاری ئاڵوگۆڕیان پێ بکرێ و حەماس بتوانێت گیراوە ئیسرائیلەکان بداتەوە دەست ئیسرائیل بەڵام ئاگربەست بریتێ لە چی بریتێ لەوەی ئیسرائیل پێی وایە ئەگەر بێت و ئاگربەست ڕابگەیەنێ ئەوە بریتێ لە ئیهانەیەکی زۆر گەورە بۆ ئیسرائیل بریتێ لە شکستی دووهەمی ئیسرائیل شکستی یەکەم لە 7 ئۆکتۆبەرا ڕوویدا هەر ئاگربەستێک بۆ ئیسرائیلەکان بریتێ لە شکستی دووەم بۆیە بە مطلقی لە ئێستاە ڕەدیەکاتەوە باشە دکتۆر پێ دوایە ئامانجی ئیسرائیل لەم درێژەدان بەم جەنگەدا چییە؟ پێ دوایە داگیرکردنی غەزەیە دەیەوێت ئەو خۆیان دەڵێن ئێمە دەمانێت حەماس لە ناوبەرین بەڵام ئایزنێتێک لە پشتیەمەوە هەیە بە تایبەت هەندێک لە چاودێرە سیاسیە عەرەبەکان دەڵێن دەیەوێت غەزە داگیر بکە ڕەنگە ئامانجی ئابووری لە پشتی ئەمەوە هەبێ ڕوانینی تۆ چییە؟
ئێمە هەڵەیەکەکەین ئەگەر پێمان وابێ لە ئیسرائیل یەک ئەپڕۆش و یەک مقارەبە و یەک بۆچوون هەیە لەسەر جەنگەکە نا کۆمەڵگای ئیسرائیلی دابش بوو بەسەر زیاتر لە قوتابخانەیەەکە بەڵام ئەتوانین کۆی قوتابخانەکان کورت بکەینەوە لە دوو کاتیگۆریە لە دوو قوتابخانەیەکیان ئەمە ئامانجەکەیەتی کە بنیامین نەتەنیاهو سەرکردایەتیەکە پێی وایە ئێستا دەرفەتێکی زۆر گەورەیە بۆ ئەوەی ئەو 2,400,000 کەسە فەلەستینیی کە لە غەزە ئەژین کۆڵان بە کۆڵان شارۆچکە بە شارۆچکە زەختیان بخەینە سەر بۆ ئەوەی لە باکوورەوە بیان بین بۆ باشوور و لە باشووری غەزە قەتیسیان بکەین پاشان دەست بین بە ئاگربارانیان لە باشووری دوای ئەوەی کە باکوورمان بە تەواوی کۆنتڕۆڵ کرد لە باشووری غەزە بە ناچاری وایان لێ بکەین کە هەمویان بکەین بەو دیوی سنوورە بەو دیوی سنوور یعنی بۆ سینایی یعنی بە خاکی مصرە بەڵێ بە میسر چۆن وەکو لە 48 چەند ملیۆن فەلەستینیەکمان دەرکرد لە ئیسرائیل و لە فەلەستین و بە مطلقی مافی گەڕانەوە نییە ئەو 2,400,000 کەسەش بە مطلقی ڕەت بیانێرینە مەسر ناچاریان بکەین بڕۆن بە ڕێگای ئاگرەوە بە ڕێگای ئاسنەوە بە ڕێگای بۆمبەوە بڕۆنە ناو مەسر و جارێکی کە ئیتر نێنەوە بە تەواوی غەزە بلکێنین بە ئیسرائیل ئەمە قوتابخانەی دوهەمیان ئەمە قوتابخانەی پێی وایە بەرژەوەندی ئیسرائیل لەمایە و ئەگەر بێت و ئەمە نەکەین هەرگیز ناتوانین ئەو ئاوەتکاوەی شەرەف و کەرامەتی سوپای ئیسرائیل و دەوڵەتی ئیسرائیل و مخابەراتی ئیسرائیل سەر دەنوێ بێنینەوە شوێنی خۆی ئەو ئیهانە گەورەیە تەنها ئەمە چارەسەرێکە قوتابخانەی دووهەمیان پێی وایە ئەمە هەڵەیەکی زۆر ستراتیژی و گەورەیە ئەوەی کە کردومانە تا ئێستا بەسە لە کوشتنی فەلەستینیەکان لە داگیرکردنی باکوور ئەنجا ئێستا کاتی ئەوە هاتووە کە لە ڕێگای مخابەرات و تەنها لە ڕێگای مخابەرات و هاریکاری لەگەڵ مخابەراتی نێودەوڵەتیەوە سەرکردەکانی حەماس بکوژین چونکە مستەحیلە ئێمە بتوانین 30,000 کادری پلە 1 و پلە 2 پلە 3 و پلە 4 و قاعیدەی جەماوەری حەماس بکوژین ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە سەرکردەکانیان لە ناو ببرێن و دوای ئەوە ئێمە ڕێ بکەوین لەسەر ئەوەی کە چارەسەرێکی سیاسی بۆ پرسی فەلەستین و گەلی فەلەستین و کێشەی فەلەستین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بدۆزینەوە کۆمەلگای نێودەوڵەتی پشتگیری ئەم کاتیگۆری دووهەمەکە بەڵام گرفتەکە لەوایە کە ئێستا کاتیگۆری دووهەمیان لە دەسەڵاتانیە لە دەرەوەی دەسەڵاتن لە ناو ئۆپۆزیسیۆنان کاتیگۆری یەکەمیان لە دەسەڵاتەیە و هەروەها گرفتێکی تر لەوایە کە ئەمڕۆ ئاگربەست ڕابگەێنرێ بەیانی حکوومەتەکەی بنیامین نەتەنیاهۆ کۆتایی پێێنێ و ئەکەوێت و شکستە بە و هەر شکستێکی حکوومەتەکەش واتە دادگاییکردنی بنیامین نەتەنیاهۆ دادگاییکردنیشی ڕاستەوخۆ بەرەو زیندانە برێ. زۆر باشە دکتۆر ئەمە لە باسی عێراقەوە پەیوەست بە باسی عێراقەوە پەڕینەوە شەڕی ئیسرائیل و غەزە بابگەڕینەوە عێراق لە عێراقدا یەکێک لەو کارکتەرە سیاسیە کاریگەرانی کە لە عێراقدا موقتەدا سەدرا ئایا هەروە بە بێدەنگی و دوور لە معادلە سیاسیەکان دادەنیشێت؟ سیرکە موقتەدا سەدر پیاوێکی ڕیفۆرم خواز نییە پیاوێکی شۆڕژگێڕە ئەو بە منتەلەقی شۆڕژگێڕی و بە پەرادیگمی شۆڕش و بە عەقڵیەتی شۆڕشەوە لەگەڵ عێراقا مامەڵەکە و ئەمە لە دۆخی عێراقی ئێستا زۆر زەحمەتە زەحمەتە کە تۆ بتانی وەکو شۆڕژگەڕێک کۆی سیستمەکە بگۆڕی بۆ نمونە دوای هەڵبژاردنەکانی 2021 دەی ئۆکتۆبەری 2021 ئەو کاتێک هاوپەیمانی سێقۆڵی ئەبەستێت بە ئامانجی ئەوەیە کە کۆی سیستمەکە بگۆڕێ لە عێراقات سروشتی سیستمەکە لەوایە کە مەگەر داگیرکردنێکی وەکو ئەوەی 2003 ڕووبدات ئەگینا زۆر ئەستەمە ئەگەر نەڵێ مستەحیلە کەسێک بتوانێت ئەو سیستەمە بگۆڕێ ئەوە خاڵی یەکەم گرفتی یەکەمی موقتەدا سەدر گرفتی دووەمی موقتەدا سەدر ئەوەیە کە هەڕەشەی جددی لەسەرە ینی ئەکاتێک ئەڵم هەڕەشەی جددی لەسەرە ئەگەر بێت و تۆ دووشت هەیە تەحلیلی بکەی بە وردی ئەگەیتە ئەم دەرەنجامە یەکەمیان بەردەوام لە گوتارەکان یا کاتێک دەرەکەوێت ئەڵێ ئەگەر کوژرام ئەگەر شەهید بووم ئەگەر بەردەوام ئەمە دووبارە ئەکاتەوە ئەم قسانی کە دووبارەی ئەکاتەوە تەنها لەبەر ڕاکێشانی عاتیفە نییە هەرچەند بەشێکی لەبەر ئەوەیە
بەڵام قوڵایەکیشی تایە، بەڵام حقیقەتێکیشی تایە کە مقتەدا سەدر لەلایەن هێزێکی ئەقلیمیەوە، لەلایەن هێزێکی زلهێزێکی هەرێمایەتیەوە هەڕەشەی جدی لەسرە کە پاکتاو بکرێت کە بکوژێ و هەروەها لە ناوخۆی عراقیشە لەلایەن کۆمەڵک هێزی سیاسیەوە کە هێزی سەربازیان هەیە لێرەشەوە هەڕەشەی لەسرە و بەتوندی ئینزاری دراوەتەیە کە ئەگەر بێت و لە سنوورێکە نەوەستێ ئەکرێ تا کۆتایی بڕایانی تا کوشتنیشی بڕات و ئەوەی کە لە 29 مانگی هەشتی ساڵی ڕابردووە لە ناوچەی سەوز ڕوویدا تەنها ئینزارێک و تەنها سەرەتای ئەو ئینزارە بوو. ئەوە خاڵی دوم. خاڵی سێهەم گرفتەکە لەوایە کە مقتەدا سەدر بمانەوێ نەمانەوێ بە بێ مناقەشەکردن بەهێزترین هێزی سیاسی لە هەموو عێراقا، لە هەموو عێراقا، لە ناوچە شیعەکان، لە ناوچە سونەکان، لە ناوچە کوردەکان هێزێکی سیاسیت نییە لە مقتەدا سەدر بەهێزتر بێ و قاعدەیەکی ژەماوەری ئەوەنە بەهێزی هەبێ و سەرمایەکی ئابووری زۆر بەهێزی هەبێ و هێزی میلیشیاشی هەبێ. تۆ تەماشاکە حەلبوسی قاعدەی شەعبی زۆر بەهێز بوو، بەڵام لەبەر هێزی میلیشایی نەبوو بە یەک ئیمزاتوانیان بیکەنە دەرەوە، بەڵام ناتوانن ئەوە بەرامبەری مقتەدا سەدر بکەن. ئایا ئەم هێزە جەماوەریە، ئەم هێزە ئابووریە، ئەم هێزە میلیشایی تا سەرەتوانی ئاوا لە دەرەوەی کێڵگەی سیاسی بێ بە دڵنیایە و پێتەڵەم نەخێر. باشە دکتۆر، باسی حەلبوسیت کرد، ئەمە دەکەم بە دواپرسیارم. پێت دوایە ئەوە کۆتایی ژیانی سیاسی حەلبوسی بوو لە عێراق؟ ناتوانێت جارێ دیکە بگەڕێتەوە؟ پەیوەندی بە کۆمەڵی فاکتەرەوە هەیە. پەیوەندی بە یەکەم چۆنەتی مامەڵەکردنی ئەکتەرە سونەکان لەگەڵ حەلبوسیە و چۆنەتی کاردانەوە حەلبوسی لەگەڵاوانە ئەوە یەک. دووهەم پەیوەندی بەوە هەیە ئایا حەلبوسی لە ڤێرژنی تازەیە ئەتوانێت ڕێککەوتنێکی تری نافەرمی لە پشتی پەردەکانەوە لەگەڵ حکوومەتەکەی ئیتار و میلیشیاکانی ئیتار و هێزە سیاسەکانی ئیتارە بکە بۆ ئەوەی یاریەکە لێرە ڕابگرن، نە ئەوان لەوە زیاتر ڕابکێشن، نە حەلبوسیش لەوە زیاتر پەلاماریان. ئەوە دوو. سێهەم خاڵی سێهەم پەیوەندی بە هاوسەنگی نێوان تورکیا و ئێران و وڵاتانی کەنداوە هەیە. تاوەکو چونکە بەڕاستی پرسی حەلبوسی بە تەنها پرسێکی ناوخۆیی نییە، پرسێکی هەرێمایەتیشە. چۆن ئەم سێ ناوەندی بڕیارە تاران ئەنقەرە لەگەڵ وڵاتانی کەندا و بە تایبەتی ئەبوزەبی مامەڵەی لەگەڵاکەن و خاڵی چوارەمیشان پەیوەندی بە ئەمریکاوە هەیە. تا چەند پەیوەندی نێوان ئەمریکا و حکوومەتەکەی ئیتار تێکەشێ ئەوەندەش حەلبوسی شانسی گەڕانەوەی بەهێزە بێ. تا چەند ئەمریکا پەیوەندەکانی لەگەڵ حکوومەتەکەی ئیتارە نۆرمالیزە بکاتەوە و سەرکەوتوو بن لەوەی کە فۆرمێک بدۆزنەوە بۆ ئیدارەکردنی عێراق، ئەوەنش ئەکرێ حەلبوسی بخرێتە نێوان دووکەوانەوە. زۆر بەڕێز دکتۆر عادل باخەوان، سپاس بە ئامادەبوونت، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت لەسەر دۆخی ئەمنی عێراق، سپاس کە بەشداریت کرد لەگەڵمان.